بەێ دەرباسی مژارەخوایەکێ دەبن ئەوژی لەسەر کار و بەرهەمن یەک جە هونەرمەندن یان دەرهێنەرن سینەماییên کورد من سەر چالاکیون باخەبن بەرهەمێوین هاو بخۆمیوانمە ئەوژی عەدنان عوسمان کێکی عەدنان گەلێک خێر هاتی سەر چاوات بەێ دەستپێک هەگەرم بەسا بیرروکە فیلمێتەی داوی بکە ئەوژی مەملەکەتە میرۆیان برم بەحساوی بکەین بیرروکەژی کی دەرێ هات تایبەتین بەسا چیرروکەوەی بکەن دەست پێکەن زۆر سپاس بە جنابتان زۆر سپاس بە کوردستان 24 فیلمی مەملەکەتی مێرولەکان ماوەکەی 72 دقەیە فیلمەشی سینەمایی درێژە هەمووی ناو کوردستان وێنەگیراوە لە گوندی عەلیاوە سەر ڕێگای کۆی 85 لێوێ گیراوە 15شی لە ئەشکەوتی جاسەنە لە لای سوورداش لەوێ تەسویر کراوە یعنی هەموو ستافەکە هەمووی کوردین و هەموو ناوخۆین و بەرهەمەشی 100% ناوخۆیە بابەتەکە باسی ژنێک دەکاتن چیرۆکی ژنێکە معانات و ئێش و ئازاری ژنێکی کووردە هەندێک کەس پێیان وایە ئەو ژنە ئێزیدیە هەندێک کەس پێیان وایە ئەو ژنە خەڵکی هەر شوێنێکە ینی چیرۆکە وایە کە هەر ژنێک سێری بکاتن ئەو ئێش و ئازارە لە خۆی دەدۆستەوە باسی ئافرەتێک دەکات ژنێکی کورد دەکاتن کە لەو سەردەمەی هاتنی تیرۆریستانی داعش بۆ ناو کوردستان ئەو ژنە بە زۆر و زۆرداری دەبدرێت و دەست درێژی سێکسی دەکرێتە سەری بلایەن چەند پیاوێکەوە دوای ڕزگارکردنی ئەو ژنە لەلایەن قاچاقچیەک بەناوی کاروان کە کاک شەهرام نامیق تەمسیلی ئەو کارکتەرە دەکاتن دڵسۆز خان تەمسیلی دەوری سەرەکی کە ناوی ڕووپاکە دەیکاتن لەلایەن قاچاقچیەکەوە دەرباز دەکرێت کاتی کە دەرباز دەکرێت ڕزگار دەکرێتن ئەو ژنە دوو گیانە پاش چەند ڕۆژێک ئەو منداڵک لەدایک دەبی ناوەشی سمبولیکمان لەو منداڵی ناومانی ناوە نێرگس وەکو نێرگس ئەو منداڵە پاک و خاوێن و بێگەردە چووکە منداڵە هیچ گوناحی نییە باوکی ئەو دەزەلامە دایشی ئەو بە زۆری بردراوە بۆ شوێنێک کە بە بێخواسی خۆی بردراوە چیرۆکە وایە دوایە کە ئەو ژنە دەگەڕێتەوە ماڵباتی خۆی دەگەڕێتەوە ناو ئایلە و خێزانی خۆی بەڕاستی ئەوانش قبولی ناکەن ئەوانش قبول ناکەن کە کچێک لە ماڵەکەیان ڕۆیشتووە کچ بووە و هیچ شووی نەکردو بەڵام ئێستا لەگەر منداڵە گەڕایتەوە منداڵەکە باوکی دیارنیەوە ڕەنگە باوکی ئەو منداڵی بووبیتە بکوژی یەک لە کەسەکانی خانەوادەی ئەو ڕووپاکێک کە دەوری سەرچیە پرسیاری فیلمەکە یان چیرۆکی فیلمەکە چیرۆکەشی ئینسانیە ڕاستە باگراوندێکی سیاسی ئەگەر بینە سەر و چیرۆکە ئەمە کاریگەری ڕووداوەکان و کارەساتەکانی ماوەی ڕابردوونیە بە تایبەت کارەساتی شنگال و کارەساتی خوشک و برای زیەکان لە ماوەی ڕابردوو داواتە زیاتر مەبەستت نەبووە کە ئەو ڕۆ پیشان بدەیت لە فیلمەکە زۆر ڕاستە کاریگەری ڕووداوە واقعەکان لەسەر هەموو چیرۆکەکانی لەسەر هەموو فیلمەکانی من هەیە بەڵام ئەمە فیلمی دیکۆمنتەری ناکەین فیلمی فیکشن یعنی چیرۆک ئامێز دەکەین دێن سوود لە واقع وەردەگرین لەگەڵ ئەوە جارێککە سیندای دەڕێژینەوە بۆ کۆمەڵک ستاتیکا و جوانکاری سینەما و جوانکاری سیناریۆ ناوەکەی مەملەکەتی مێڕوولەکان بڵێ ناوەکە بۆ چۆن ئەو ناوەت هەڵبژات وە بەبەستت چییە؟ لە هەر شوێنێک لە هەر وڵاتێک ئەو فیلمە نیشان درابی ئەو پرسیارە هەرکراوە ئەم پێشبینی بڕاستیە بەڵێ مێرولە بە تەبیعەتی خۆی ئۆقرەی نییە هیچ شوێنێک نییە دائما مێرولە حرەکەت دەکاتن لە حرەکەتدایە اینجا حرەکەتە باشە یان خراپە بەس مهم حرەکەت دەکات ئۆقرە ناگری لە یەک شوێن ئینسانی شەرقیش و ئینسانی کوردیش بە تایبەتتر لەو عێراقی کە ئێستا هەمووی ئاگرا ئۆقرە ناگریتن ئۆقرەی نییە کەواتە ئینسانی ئەو سەردەمەی ئێستا ئەم وەکو دەرهێنەرەوە و سینەماکارێک لێکم چواندووە بە مێرولە بەڕاستی ئێستا هەموو مەملەکەتی مێرولەکانە ئێوەش مێرولە نە منیش مێرولەم هەمومان مێرولەین هیچ شوێنێک ئۆقرە ناگرین ئۆقرە نەماوە ئەوە یەک لە دیالۆژی فیلمەکەشە بەڕاستی کە کچەکە دەگەڕێتەوە جارێککە دەگەڕێتەوە ماڵی کاروان کە ماڵباتەکەی دەری دەکەم خانوادەکەی دەڵێ هاتوون بۆ شوێنێک کە ئۆقرە بگرم کە بەڕاستی تێدا بەحەسێمەوە دەری ئەو وڵاتە شوێنێک ماوە شوێنێکی ماوە بۆ ئۆقرە گرتن شوێنێکی ماوە بۆ ئیسرحاتکردن نەیماوە باش چۆن بۆ لەسەر ئەرکی خۆتان ئەو فیلمە بەرهەمئینە زەحمەتی نەبوو بێگومان زۆر زەحمەتە گەورەترین کێشە و گەورەترین بەربەستکە هاتە بەردەم بەرهەمهێنانی فیلمەکەمان
ئەو فیلمە هیچ بودجەیەکی تایبەتی نەبوو دەست لەسەر ئەرکیەوە هیچ بودجەیەکی تایبەتی نەبوو باڵێ ئەو بودجەیە بۆی دەستنیشان کراوە بەڵام ستافەکە من لێرەوە چاوی یەک بێکیان ماچ دەکەم زۆر خۆبەخشانە زۆر دڵسۆزانە زۆر هونەرمەندانە هاوکاری ئەو فیلمیان کرد بۆ ئەوەی بتوانین چیرۆکێک لە واقع هەڵبچنین و پیشانی هەموو دنیا بدەین کە بەڕاستی ژنی کورد ئافرەتی کورد کچی کورد ئەوڕۆ معاناتی ئەوەیە بەڵام ئەو فیلمە لە هەر شوێنێک پیشان بدرێ هەمان معاناتی هەیە خەڵک تقریبا لێکچووی ئەو معاناتە هەیە بەڕاستی بۆ بەرهێنانی فیلمەکە کێشەمان هەبوو لەلایەن بودجەوە هیچ خۆزانی وازعی حکوومەت و دام و دەستگا ڕۆشنبیریەکان و بەرهەمهێنانی فیلم لە وڵاتە بەڕاستی زۆر خراپە لەبەر ئەو کارەسات و وەزع ناخۆشێکە بەسەر باشووری کوردستان داهاتووە بە مەجبوری دەبێ ئەو چیرۆکارێکە لە وڵاتی من ڕوودا دەبی بیگەینە سینەما و بیگەینە بەرچاوی بینهێنانی دنیا بۆیە هەوڵماندا فیلمێکی خۆبەخشانە بکەن ڕاستە من قوربانی زۆرمدا بەرامبەر بەو فیلمە سیارەکەی خۆم و کۆمەڵک قەرزار و کۆمەڵک ناوماڵ و کۆمەڵک شتمان بۆ فرۆشت ئیتر هەوڵماندا فیلمەکە بەرهەمێتن فیلمەکە بەرهەمێتە سەرکەفتن ئینا هەر ئەنجامی هەبوو باشە من پێم خۆشە هەر لە بەرەوەی باسی فیلمەکەی تۆ تایبەتە بە ئازاری ئافرەتانی کورد ئیتر چ لە کاتی شەڕ چ لەبەر هۆکارەکانی با بڵین کۆمەڵگە و کاریگەریەکانی کۆمەڵگە و کللتوری ئێمە بێت لە سەریان ئەمڕۆ ڕۆژی بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژی ئافرەتان دەست پێەکە وەکو بابەتەکەش کە ئاماژەم بۆ کرد هەر تایبەتە بەوە چەند گرنگە کە هونەرمەندانی ئێمە بتوانن لە ڕێی کارە هونەریەکانیان لە ڕێی فلم لە ڕێی بۆ نمونە ئەو بەرهەمەی کە باست لێوە کردووە ئازارەکانی ئافرەتانی کورد کەمتر بکەنەوە واتە هاوخەم بن لەگەڵیانە بۆ نمونە باس لە کێشە و گرفتەکانیان بکەن بە دوای چارەسەرا بگەڕێن بۆی بەڵێ سپاس پرسیارێکی جوانە ئێمە چووکە پارچەچین لە واقع ئەو لە ڕووداوەکانی هێرە بەڕاستی ناتوانیت دابڕێ ناتوانین دابڕێ لەو چیرۆکانەی لەو ڕووداوانەی کە لەو مەملکەتی ڕوودا لە وڵاتە ڕووداتن ناتوانانی دابڕێ کە ناتوانین دابڕێت دەبیت لەگەڵ هەرکەس بە تایبەتمەندی خۆی بە ئیشی تایبەتمەندی خۆی دەبیت لەگەڵ ئەو ئێش و ئازارانە بژی بە شێو لە شێوەکان پێم وایە سینەما زۆر کاریگەری هەیە زۆر دەتوانین تەسیر دابنێتن بەڕاستی زرن ناو خۆت لە دەرەوە بەڵام بەداخەوە ئەو پژگیری کە هەیە کە دەی بکرێ بۆ سینەما بەڕاستی ینی کەمتر کراوە چکە لە وەزع دارایی خراپە هەیە یان وەزع سیاسی خراپە هەیە بەڵام حاسکردن بە ئێش و ئازاری دەوروبەری خۆت خۆی ئافرەتی کورد و ژنی کورد تەنها کێشەی ئەوە نییە کە داعشەکان ئەوانیان یەک دنیا کێشەی کە هەبوو پێش ئەوەی کە بێن پێش ئەوەی کە داعش بێ ئافرەتی کورد یەک دنیا کێشەی هەبوو کێشەی ئەوەی هەبوو کە بە زۆر داری دەویست بیستە قوتابخانە بە زۆر دایک و باوک و خوشک برایەکان لێ نەدەگەڕان ئەوە لە گوندەکان بەڕاستی هەبوو خەڵکی گوند و ئافرەتی گوند خەڵکی ئێمن مرۆڤی ئێمە وانە کەسی ئێمن خۆت ناوی هەر باسی ناو شار بکەیت ئافرەت یان با بڵێن کچی منداڵ خەتە نەدەکرا ڕاستی ئەوە کارەسات بوو کۆمەڵە کشتی لەسەر گوترا کۆمەڵە کشتی لەسەر نووسرا پێم وایە چەند فیلمێکی لەسەرکرا کورتە فیلم ئەوانە زۆر باشە بور و ژێندرێ زۆر باشە خەڵک بە ئاگا بێتەوە خەڵکی ناڕۆشنبیر بە ئاگا بێتەوە بەڕاستی سەردەم گۆڕاوە ناکرێت لە ساڵی 2016 لە سەردەمی جیهانگەرایی لە سەردەمی ئەو هەموو پێشکەوتن تەکنۆلۆژیا دنیا ئافرەتە کچێک لەلایەن 20 زەران 20 پیا و اقتصاب بکرێ بەر ناکرێت ئینسان قبول ناکاتن کە قبول ناکاتن ئەو شتەش لە وڵاتی تووڕۆدا بە مەجبوری دەبی مەسئولیت لەسەر شانی خۆت هەوڵ بدەیت ئەو مەسئولیت لەسەر شانی خۆت کەم کێوە بکێ فیلم بکێ شعر بکێ چیرۆک بکێ پەخشان بکێ مەقالە بکێ نووسین باش بەشێکی عدنان ئەمێ بەشێکی فیلمێتە ببینن ئەمە جارە کتێبەگەرم هەر دەربارەیەکەدا ئەمە جارە خەبەردەوام دەکەن بە هەورا بەشێک ژێ فیلمێ مەملەکەتە میروان ببین Danke. سلام ئێمە بەو لە سووتفەنگانە و گوندەمان لە داعش پاکردەوە کۆڵمان نەدا توخوا ڕزگارم کە خەریکە ئەمرم
هەر نسیبی تووە سوبە لێرە بۆ تا تووشی بەڵاکت نەکردی دوێنێ شێخەونێکی زۆر ناخۆشم دی ئەو منداڵت چێ؟ گوناحی من و ئاوارەی کەست و کچانی گوندی چییە؟ تاوانی هەمومانەوەیە کە کوردی بله یکی عدنان ام بحثا بەشداریە فیلمێ بکەن بەشداریە چه فستیواڵا کریە ئەگەر مثل فستیوالن هەرێمی ناودەوڵەتی بەڵێ حتا ئێستا فیلمی مەملەکەتی مێرولەکان بەشداری دوو فیستیواڵی نێودەوڵەتی کردووە فیستیواڵی یەکەمیان کە لە کۆتایی مانجی دەستی پێکرد سەرەتای مانجی 11 کۆتایی هات فیستیواڵی قرتاجی نێودەوڵەتی لە تونس کە گەورەترین فیستیواڵە لە وڵاتانی ئەفریقی وڵاتانی عەرەبی تەمەنی 50 ساڵە 27 خوریە تا ئێستا ئەنجامداوە فیلمی سینمایی مەملەکەتی مێرولەکان لە بەشی پێشبڕکێی سەرەکی لەو فیستیواڵەدا بەشداری کرد و لەگەڵ 17 فیلمی دیکەی جیهانی لە بەشی پێشبڕکێی سەرەکیدا بوو فیلمی مەملەکەتی مێرولەکان لەوێ سێ نمایشی گشتی بۆ کرا و نمایشێکی تایبەتی بە ڕۆژنامەنووسان کرا و ڕۆژنامەنووسانی میدیای تونسی و فەڕەنسی و ئەوروپی ڕاستی شتێکی زۆر شتی زۆریان لەسەر فیلمی مەملەکەتی مێرولەکان نووسی و بۆ قسە و باسی ڕۆژنامەکانی تونسی و عەرەبی و ئەفریقی و هەندێک لە ڕۆژنامە ئەوروپیەکان دوای ئەو فیستیڤالە لە فیستیڤاڵی کۆلکەتەی هندی بەشداری کرد لە 11 مانگ تا 18 ئەو مانگە نۆڤێمبەر مانجی 11 لەوێ بووین بە ئامادەبوونی فیستیڤالی یەکەم فیستیڤالی تونس من و دڵسۆزخان و کاک شەهرام لەوێ ئامادە بووین بە ئامادەبوونی ئێمە فیلمەکانی نمایش کرا و فیستیڤالی کۆلکەتا من و کاک شەهرام ئامادە بووین لە هند بەشداری فیستیڤالەکەمان کرد فیلمی مەملەکەتی مێرولەکان لە بەشی ئاسیا لەوێ لە بەشی پێشبڕکێی سەرەکی ئەو فیستیڤالە بوو کە بەشی ئاسیای پێ دەڵێن بەشی پێشبڕکێی ئاسیا و فیلمەکە لە دوو نمایشی تایبەت بەڕاستی توانی دوو نمایشی گشتی ببورن توانی سەرنجی بینەرێکی زۆر و ڕاگەاندکارێکی زۆر بۆ خۆی ڕابکێشی هەمان شێوە لەوێ ئەوەی کە زیاتر بووە جێی سەرنج لای بینەران لای وڵاتان بە تایبەت چی بوو باس لە چیەکرا بۆ نمونە ئەو با بڵێن قسانێک کە دوایی بۆ تۆ گەڕێتەوە چیان پێوتی گرنگترین شت لای ئەوان ئەوە بوو کە ژنێک لەو سەردەما هەموو سوالیوان ئەوە بوو ژنێک لەو سەردەمە بۆ ئێش و ئازارەوە ئایا ئەو چیرۆکەشی واقعە یان خەیاڵیە تو درست کردووە لە وڵاتی تو ڕوودا ئەوە بەڕاستی خەڵک باوەڕ ناکە یعنی چیرۆکەشی وا لە وڵاتە ڕوودا ئێستاش ڕوودا جگە لەو پرسیاری دیکەیان دەکرد ئەوە چ زمانەکە بەڕاستی زمانی کوردیان جێرە نەبوو ئەوە بۆ من زۆر خۆش بوو هەوڵماندا کولتوری کوردی پیشان بدەین ئەکتەرەکانم بەجلکی کوردی تەمسیلیان دەکرد زۆیان پێسەیر بوو زۆر سەرنجڕاکێش بوو جچکە کوردیەکە زۆر سەرنجڕاکێش بوو چیا و دۆڵ و شاخ و دیمەنە جوانەکانی کوردستان زۆر سەرنجڕاکێش بوو لای ئەوان زۆربەی ئەو نووسینانەی کە لەسەر فیلمەکە نووسرا ئەوە بوو کە فیلمەکەی ئێمە بە فیلمێکی ئیسرائیلی دەچی کە دەرهێنەرەکەی وابزارم ناوی تەمەرە کە لە فیستیڤالەکە لەگەڵمان بەشداری کرد بوو لە پرێس کۆنفراسی پێشە من بەشداری کرد و پاشان ئێمەش لە پرێس کۆنفرانسێک بەشداریمان کرد چیرۆکی ویش باسی چیرۆکی معناتی ژنێکی دەکرد کە ئەو ژنە لە ڕووی سێکسیەوە لەگەڵ مێردەکەی خۆی زۆر سارد و سڕە باشە وەکو چیرۆک یعنی دەگوت چیرۆکی ئەو فیلمێوە چیرۆکی بەراورد دەکرا بۆ نمونە ئەوە یەک لە نووسینەکان بوو و زۆر شتی کەشی لەسەر نووسرا بەڕاستی و زۆربەی ڕۆژنامە و گۆڤارەکان و وێبسایتەکان لامان هەیە ئەوانەی کە لەسەر مەملەکەتی مێرولەکان شتیان نووسی و لەلایەن سەرۆکی فیستیڤالەوە خەڵاتی ڕێزنانی بەشداربوونی وەرگرت خەڵاتی ڕێزنانی بەشداربوون بەڕاستی ئەوە بۆ ئێمە دەستکەوتێکی زۆر باش بە خەڵاتەمان لەگەڵ خۆمان هێناوەتە کوردستان وەکو مێژوور لای ئێمەیە دەستێتە ساغ باشە ئەگەرم بژم بەریە قەیران ئادارایی بژم بەرهەمێنینە وافلمان لەسەر ئەرکی حکوومەتێ بوو کار ئاسانی گەلک دەکرد سپۆنسەری دەکرد
لبرنها ام بحث كرتن تایبەت بکن چه کسین سرمایه‌دار یان کسین دولمند حتی چه خاصی کارینه آلیکاریا بکرته بکن برهم اینا فیلمان هەتا ئەو دقەیە سەرمایهداری کورد سەرمایهدارێکی ترسنۆکە بۆ بەرهەمهێنانی فیلم لەبەر چێ پێت دەڵێن چونکە سەرمایهدار دائیمەن کە پارێک لە پرۆژێک سەرف دەکاتن چاوەڕ ئێوە دەکاتن ئەو پارەیە دێتەوە یا نایێتەوە ئەگەر نێتەوە بەڕاستی خۆی ناخەتە ناو مجازفەیە و ئەگەر بێتەوە دەیکاتن لە فیلمی کوردیش پارە نایێتەوە بۆیە ئەویش لەو بینەیە بەڕاستی ئایا پارەکەم دەڕوای هەم پارەکەم دێتەوە بەڵام ئەگەر قسەی جەناب یەکەم جار باشتر بوو ئەگەر سپۆنسەری بکاتن ئەگەر پژگیری بکاتن ئەگەر مەبلەغێک پارە بۆ ڕیکلام و بۆ کاروباری ڕیکلام و بەناوبانکردنی کۆمپانیەکەی خۆی دابنێەوە چاوەڕوانی قازانج نەکاتن ئەو کاتە ئێمە دەتوانین بەرهەم بێنین بەڵام کاتی کە سەرمایهدار پارێک بداتە بەرهەم هێنەرێک یان دەرهێنەرێک بۆ بەرهەمهێنانی فیلمێک چاوەڕێ ئەوە بکات قازانج بکات بەڕاستی فیلمی کوردی قازانج ناکات چونکە ئێمە ژمارەمان پێ قازانجناکە بینەر نییە بەڵێ بینەر نییە ژمارەمان 5 میلیۆنە و ئەو کولتوری چوونە سینەمانە لە ناو میلەتی کورد لە باشووری کوردستان بەڕاستی نەبوویتە کولتور خەڵک کەم دەچێتە ڕاستە ڕەنگە هەندێک خانەوادە هەندێک کەس هەبێت وەستە سینەما بەڵام ئایا لە 5 میلیۆن کەس بۆ نمونە چەند کەس دەچی ئایا 5,000 کەس دەچی 10,000 کەس دەچی 10,000 ئەگەر بلیتی بە $10 بی بەڕاستی ناکاتە هیچ بۆ بەرهەمهێنانی فیلمێک ئەگەر فیلمەکە مەسەرەن $200,000-300,000 بودجەتی بیتن بۆیە زۆر زەحمەتە هینانەوەی پارە گەڕانەوەی پارە گەڕانەوەی تێچووی فیلم لە باشووری کوردستان متمانەی بکەێت لەگەڵەوەی کە فیلمی کوردی با بڵین داهاتی نییە و لەوانەیە تۆکوتت ناچار بووی کە ئۆتۆمبیلی خۆت بفرۆشی قەرزداربی لەسەر فیلمێک کارێک کە خۆت ئەتەوێ بیکەیت ئەتەوێت لە داهاتوو بە هەموو ئەو با بڵین ناڕەحەتیانەی کە هاتۆتە ڕێگەت بەردەوام بیت لەسەر کاری خۆت و فیلمی باشترت هەبێ سەرنجڕاکێشترین شت دەمن ئەوەیە دەی بەردەوام بم بۆ بەردەوام ئێستا بە سیارەی برادێک هاتوو هیچ کێشە نیە سیارەکە ئەوی بفرۆشتین فیلمێشکی پێ دروست بەردەوامی چکە ژیانە ئەوە ئیرادێکی بەهێزە تۆ بتوانانی لەم ڕۆژگارە بە تایبەت کەوتمان قەیرانی داراییە و با بڵین بۆ هونەرمەندانیش سەختە بتوانن بەردەوام بن لەسەر کاری خۆیان بەڵام تۆ ستاوی لەسەر ئەرکی خۆت فیلمێکت بەرەمێناوە بێگومان کارێکی گرنگ دوو موسێمیش بەرهەمدەین و بەرهەمهێنانی فیلم بە تەنیا دەستشانی من نییە بەڕاستی ئەو کەسە دڵسۆزانەی کە لە دەوروبەری من بوون بۆ بەرهەمهێنانی ئەو فیلمە بەڕاستی هەمیان زێڕێز و احترامن زۆر گەورەیان وان بە تایبەتی لە پۆست پرۆداکشن کە کاری من زۆر قڕز بوو یعنی لە دوای بەرهەمهێنانە دوای وێنەگرتن کاک نیعمەت نارنجی و زانات زەبەلی کاک نیعمەت نارنجی وەکو مۆنتێرێک وەکو دەنگدانەرێک وەکو مهندسێکی دەنگ کاری زۆر گەورەی کرد بەڕاستی کاک زانات زەبەلی وەکو موزیسیانێکی گەورە مۆسیقای فیلمەکەی بە تەواوەتی کرد ئەوە هەر لە هەر شوێنێک لە هەر کۆمپانیایەک بیکە بڕەپارەیەکی زۆری تێدەچێ مانای ئەوە نییە کە ئاکتەرەکان کە لە پری پرۆداکشن ئامادە باشی خەڵکی دروست نەبووە هەمووی خەڵکی دروست بووە بەڵام لەگەر خۆبەخشیش ئەتو کە ناویردنی خۆبەخشی بەڕاستی بڕەپارەکی باشیش لە پشت ئەو مۆزوعە دەکرێت دەبی سەرف بکەی ئەنی خۆبەخشنی ڕاستە خۆبەخشیە ستافەکە کەسیان پارەیان وەرنەگرتووە بەڵام یەک دنیا مەصرفی دیکەشمان دەستێوا ساغ بن بڕاستی دەرهێنەرە سینەمایی کورد عەدنان عوسمان میوانی مەبوو گەلێک سپاس بۆ بەشداری سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس